لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم انصر إخواننا المستضعفين في مشارق الأرض ومغاربها يا أكرم الأكرمين. خۆشەویستان، لە بەرنامەیەش نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە بەرنامەکەمان تایبەتە بەوەی چۆن بتوانین کەسێکی پێشەنگ دروست بکەین و هەروەها ئەو بنەمایانە چین کە پێویستە کەسێک بهێبتە کەسێکی پێشەنگ یان کەسێک ببێتە ئەستێرە بەناوبانگە. باسمان کە بەرنامەکەمان تەنها لە بۆەوەی بتوانین بەڕاستی خەڵک دوور بکەوتەوە لە ئەستێرەبوونی خراپ یان کەسێک بەناوبانگ بوون لەسەر ئەساسی پڕوپوچی، بەڵکو ئێمە دەمانەوێت پێشەنگێک دروست بکەین خاوەن پەیام و خاوەن بەهابی. بۆیە چەند بنچینەیەک باسمان کردبوو کە لە بنچینەی بەهایەکان کە چەند شتێک لە خۆی دەگرێت لە پاس شەوای بنچینەی تەختیتمان باس کرد و هەروە بنچینەی بەڕێوەبردنمان باس کرد و بنچینەی لێهاتوویمان باس کرد. هەرێک لەوانە کەمانە چەند پێنج خاڵی چەند خاڵێکمان لێ باس کرد کە بەرنامەی ئەمڕۆمان بەرنامەی 93مین بەرنامەیە کە دەربارەی پێشەنگ بوونە. کەمڕۆ تەواوکەری بەرنامەی 92 کە باسی ئەومان کە پێویستە کەسی پێشەنگ بەخشینی هەبێ، عەتای هەبێ، لێهاتووی عەتای هەبێ. ئەم لێهاتوویە دەتوانی ئینسان بەهێزی بکە. باسمان کرد کە شت ببەخشێ. شت بەخشینی ئینسانیش یان ئەوتەیە قسەکردنە یان ئەوەتەیە نووسینە. لەم دووە بوارە ناستە دەرێ کەواتە یان ئەوتەیە بە قسە ئەم شتانەی هەیەی دەبەخشێ یان ئەوتەیە بە نووسین ئەو شتانی لە مشتایە دەبەخشێ. بێت لەوەی بەخشینی سەرۆت و سامانیش ئەوە بابەتێشترە کە پێویستە کەسی هیچی پێشەنگ ئەگەر بێت و هەبوون بێ کە لەو وارەش شت ببەخشێ دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە بەڕاستی کاریگەری زیاتر دەبێت لەسەر خەڵک. کە یەکەم خاڵ باسمان کرد بۆی پێشەنگ لێهاتووی بەخشینی هەبێ، بەهێزتر بێت لە لێهاتووی بەخشین کە پێویستە پەرتووچی هەبێ، تەئلیفات هەبێ، نووسینی هەبێ. گوتمان ئەو نووسینەش لە پسپۆری خۆی بێ کە ئەو نووسینەش کە پێویست بێ، کە پێویست نەک تەنها نووسین لە پێناو نووسین بێ. نووسین لە پێناو نووسین نیە، نووسین لە پێناو ئەوەیە کە ئەو کتێبە دەخوێندرێت و کاریگەری هەبێ خەڵک سوودی لێ ببینێ. دووەم خاڵ کە باسمان کرد کە پێویستە کەسی پێشەنگ کە وتاری هەبێ. وتار لە چی؟ وتار لە شێوەی لە گۆڤارەکان، لە جەریدەکان، لە ئەو پێجانەی ئێستا کە هەنە یان ئەو مواقعانەی کە هەنە کە مواقعی ئینجە سیاسی و ئابووریبی ئاینیبی تۆ کە کەسێکی پێشەنگ وتارت هەبێ لەم بوارێک کە بێ فکرەیەک ڕۆیەک ڕۆم بکەوە یان شوبهەیەک و گومانێک لام بێ. هەروە باسی خاڵیشترمان کرد کە کەسی پێشەنگ بۆ ئەوەی بەخشینەکەی زیاتر بێت چاوپێکەوتن. ئەو چاوپێکەوتنانە ئینجە چاوپێکەوتنەکە کە پێویستە کە لەو چاوپێکەوتنانە بەدیار بکەوێ. بەڵام کاتێک خۆی ئامادەکردن لە بۆ چاوپێکەوتنەکان کە بەرنامەی دەستە بەرنمەیەک بەشدار دەکات لەو بەرنامە ئامادەکردنیشی تەواوی هەبێ. دەستە چ شوێنێک، ئایا ئەو کەناڵی کاتێک دەستی فکریان چییە، ئایا چاوی بەشێ دەکەوێت چێ بەرنامەکە بەڕێوە دەبا، ئایا فکرەکەی چییە، ئایا گەر بێت و میوانەیەک لە گەرەوی بە هەمان شێوە چاویان بۆ میوانەش دەکەوێت ئەو میوانە بە شێوەیەک بیر دەکاتەوە بە شێوێک نە، ئایا پرسیارەکان چنە، کاتێک دێ پرسیارەکە بە شێوەیەک گوڵام بدەمەوە. ئەو بابەتانە هەمووی گرینگە لە بۆ پێشەنگ بۆ ئەوەی بتوانیم بەخشینێکی چاکتی هەبی. زۆر جاروێمە ئینسان هەیە، ئینسانی پێشەنگمان هەیە ئەستێرە بووە کە دەورێکی زۆر بارزیەوە، بەڵام لە چاوپێکەوتنە شکستی هێنایە. دەبی زۆر بزانی ئەو چاوپێکەوتنانەی تو لە سنوورێک بی کە ببێتەوە هۆی ئەوەی کە ئەو پەیامەت هەرگرتیە لە بۆ پەیامەکەی ئاسانتر بکەی. خۆ چاوپێکەوتن تەنها لەبەر ئەوەی نییە تۆ بچی لەسەر شاشەکان بەدیارکەوی ئینجا ئایا ئەنجامەکەی چۆنە دەبی ئەنجامێک بێت دەست بینی کە ئەنجامەکە ببێتەوە هۆی ئەوەی کە ئەو پەیامەی هەڵگرت و پەیامەکە زیاتر بتوانی بڵاو بکەیەوە. ئەگەر بێت بۆ هۆی شکستی لە خۆت دەبتە شکستی لە پەیامەکەش. دەبی زۆر ئاگادار بی لە چاوپێکەوتنەکان. شتێش تریش کە دەبتە هۆی ئەوەی کە ئینسان
زیاتر ببەخشێ لێ هاتووی بەخشینی زیاتر بێ تەدریب بکاتەوە خوڵ بکاتەوە کە بەردەوام ئەم کەناڵی هەبێ لەگەر خەڵکدا کە لە پسپۆریەکەی خوڵ بکاتەوە بۆ زۆر زاروەیە دەبینین مامۆستایانی زانکۆ تەنها لە زانکۆ ناسراون لە دەروی خەڵک کەس ناناسی لۆ لە دەروی خەڵک کەس نانێت بەر ئەوەی ئەم خوڵانە تەنها وانەکان دەڵێنەوە لەچ لە زانکۆ بەڵام ئەگەر بێت و بێن تێکەڵ بن لەگەر ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بێن کە چەندەها هەر کەسێک لە بواری خۆیدا بێ خۆڵ بکاتەوە بۆ خەڵکی ئاسایی کەسێکە لە بواری کارژێڕی دەسەڵاتی بووە خۆڵ بکاتە بواری کارژێری بۆ خەڵ لە بواری ئابووری خۆڵ بکاتەوە لە بواری ئابووری بۆ خەڵکی ئاسایی یان کەسێکمان هەیە کە ئوستازە مامۆستایە لە کۆلێژی یاسا و کە بواری یاسایی تەواوکەری بۆ هەمان خۆڵ بکاتەوە لە بواری یاسایی اینجا بواری یاساییش بوارێکی گەوری هەریەک لە بوارێک هەمان ئەو کەسانی کە لە شەریعەن کە خۆڵ بکەنە بۆ خەڵکی ئاسایی خۆڵی شەرعی زانستی کاتە دەبتە هۆی ئەوەی ئەم خوڵانە ئەم ڕاهێنانە دەبتە هۆی ئەوەی ئەم کەسە بەخشینی هەبێ خەڵک زیاتر دەیناسیێ هەروە زیاتر دەستە ناو خەڵک هەروە کاریگەری زیاتر دەبی بۆ دەبینی هەندێک مامۆستامان هەیە خەڵک زۆر دەیانناسی هەندێ مامۆستای ئاینیمان خەڵک زۆر باش دەیانێت لەبەر ئەوەی چی لەبەرەوەی لەگەر خەڵک تێکەڵ بووە بەردەوام خەریکی خوڵدانەوێ بەردەوامکردنی خوڵی زانستی دەکاتەوە ئەو خۆڵە زانستیانە دەبتە هۆی ئەوەی کە تۆ دەتەوێت ئەم بەخشینە زیان تا بەخشینە زیاتر بێ بە کۆمەڵگا کەواتە دەبتە هۆی ئەوەی پێشەنگەیەکی خاوەن پەیام و خاوەن بەهرەبی ئینجا خوڵی زانستی بی خوڵی بەڕێوەبردن بی هەر چۆنێک بی ئینجا تۆ دەبی ئەم کەسە کە شارەزابی کە خۆی فێر ئەوە بکە چۆن خۆڵ دروست دەکات هەروە خوڵەکان لە چپێک بێ ئایا چێ بەشداری بکە و چێ بەشداری نەکە شوێنەکە چۆن بێ شوێنەکە چۆن نەبێ چونکە خۆڵکردنەوە تەنها لە پێناو خۆڵکردنەوە مەمە بەسمانیە خۆڵکردن چۆن نووسی لە پێناو نووسی نییە مەقالە نووسی لە پێناو مەقالە نووسی نییە بەڵکو خۆڵکردنەوەش لە پێناو خۆڵکردنەوە لە پێناو کە پێویست بوونە ئەم خۆڵە بکرێتەوە خەڵک پێویست پێوە جەماوەرێک پێویست پێ زۆر جارێ خۆڵێک دەکەیەوە کە 200-300 نەفەر دێت لەم بەشداریم خۆڵە دەکاتەوە بەڵام خۆڵێشتر دەکەوێت لەوانێت دەکەس بێ دەبینی ئەوەی 200 کەس دێ خەڵک چیە خەڵک دیارە پێویستی پێەیە کە شارەزای ئەو بابەتەوی بەڵاوەکەی کە خۆڵێک دەکەوە دەکەس دێ کەواتە پێویست پێ نییە کەواتە گرنگجێژی تەواو بۆ بوارانە بدرێ ئەو کەسانی کە پێشەنگن لە بواری تایبەتی بۆ ئەوی بەخشینەکە زیاد پێوەستە خوڵی بکەوە بۆ ئەوی بتوانی کاریگەری زیاتر لە خەڵک هەبێ بۆیە ئەم کەسە کاتێک تۆ خۆڵ دەکەیەوە ناوڕۆکەکەی ناوڕۆکەیکی بەهێزبی هەروە لە ڕووی ڕووکەچیشدا کە بەڕاستی پێویستە ئەم کەسە کە شتی سەردەمیانە بەکاربهێنی بۆ ئەوی کاریگەری بی نەک تەنها خوێندنەوەی کتێب بێ خوێندنەوەی کتێبی ئەمە بابەتی تەدریس و تعلیم خوێندنەوەی کتێب زۆر باش بەڵام لە بابەتی خۆڵکردنەوە دەبێت خۆڵکردنەوە لە شێوەی عرضکردنی داتاشۆ بێ بۆی تو خۆڵکردنەوە عینی تۆ بابەتێکی زانستی چڕوپڕ دەیدێ کۆمەڵەکەڵکێک لە ماوەیەکی کووردا ئینجا لە ماوەی 3 مانگە لە ماوەی 6 مانگە کە خوڵەکە خوڵێکی کوردخانەیە خوڵێکی درێژخانە کە تۆ ئامادە گشتنیکی چاچی بۆ دادنی کە تەجهیزێکی کامل دەکەی کەواتە تۆ دەبێ هۆی ئەوەی کە لەگەر جەماوەەر زیاتر کە چاوپێکەوتن و هەروەها کاریگەری زیاتر دەبێت کەواتە کە بۆ ئەوەی ئینسان زیاتر بەخشی کە پەرتۆک بوونوسی بۆ ئەوی زیاتر ببەخشی وتارت هەبی لە گۆڤار و جەریدەکان و هەروەها ماواقعی ئەلکترۆنیەکان هەروەها بۆ ئەوی زیاتر ببەخشی پێویستە چاوپێکەوتن تاکو بتوانانی ئەگەر بێت پێکە بەرنمەیەکی تای بەرنامەدا بنی کە عەرزی ئەفکارەکانی خۆت بکەیت هەروەها کە ڕاهێنان و کردنەوەی ڕاهێنان و خۆڵ دەبتە هۆی ئەوەی کە بەخشینەکان زیاتر و کە چڕ و پڕتر دەبێت کە یەک لەو شتانەی کە ئینسان دەبتە هۆی ئەوەی کە بتوانی زیاتر بەخشی ئەویش خوێندنەوەی کتێبە بە شێوەیەکی خێرا کەمە باسی خوێندنەوەی دەکەین وەکو عەلی وەردی دەرێ وەیل لمن يقرأ كتابا لمن لا يقرأ وەیل لە بۆ ئەو کەسەی کە کتێبێک دەخوێنتۆ لە بۆ کەسێک کە لا يقرأ هو لا يقرأ صاحبه کە صاحبی ئەو کتابە قراءەتی نیە خوێندنەوەی نییە تۆ کاتێک کتێبی کەسێک دەخوێنی و بزانە ئەم کتێبی ئیچەیە کتێب خوێندنەوە چونکە کتێب خوێندنەوە دەبتەوە هۆی ئەوەی ئینسان لێ هاتووی بەخشینی زۆر بی چەندی کتێب ئینسان بخوێنتەوە بەخشینی زیاتر دەبی فێرە
قسەکردن دەبی فێرە نووسین دەبی فێرە ڕخنەگرتن دەبی فێرە خوێندنەوەی کەسایەتیەکان دەبی چەندەها سوودی هەیە چەندەها سوودی هەیە کە خوێندنەوە کە زۆر گرینگە خوێندنەوەی ئاینیش کە بەڕاستی جێگای دەشخۆشیە کە لە کۆمەڵگای ما لە کۆمەڵگای موسڵمان تاکو ئێستاکە خوێندنەوەی فرۆشتنی کتێبی ئاینی لە هەموو فرۆشتنەکان زیاترە ئەوەش بەڵگەی ئەوەیە کە خوێندنەوەی کتێبی ئاینی لە هەموو خوێندنەوەکان زیاترە الحەمدولله ئەوەش نیشانەی زیندویی موسڵمانە کەوەکە ئێستاکە دەخوێنتەوە موسڵمان دەخوێنتەوە ئەم وانەی تر کە فکرەی تریان هەیە خوێندنەواریان هەیە ناتوانێت خوێنەوە بەڵام دەگمەنیان هەیە خەڵکەکان ناخوێنەوە خەڵکە بەڵام موسڵمان بە شێوەیەکی گشتی کتێب دەخوێنتەوە کتێب دەکڕی ئەمەش جێگای دەستخۆشیە کەواتە خوێندنەوەی کتێب بزانە کتێبەکە لەسەر چ بوارێکە بابەتەکەی چییە ناوەڕۆکەی بزانە بە فەهرستەکەی تەماشا ناوەڕۆکەی بکە فەهرستی هەیە ئەو فەهرستە بزانە چی تێدایە فەهرست خوێندنەوە زۆر گرینگە یەکەم شت لە بە ئەوی کتێب تێبگەی تەرکیز لە دوو شوێن بکە مقەدیمە کە بخوێنەوە ئەگەر بێت و خاتیمەشی هەبوو بیخوێنەوە ئینجا بڕۆ فەهرستەکەی بخوێنەوە ئینجا بڕۆ دەست بە خوێندنەوەی ناوەڕۆکی کتابەکە بکە کە ئەگەر بێت و ئەو فەهرستەت خوێن و بیدایەت خوێندەوە دەزانی ئەو کەسەی کە کتێبەکەی نووسێ لۆ نووسیتی مەبەستی چ بووە ئامانجی چییە دەیێ بگاتە چی هەروەها ئەو پلانەی دانایە کتێبەکە باسی دەکە لە بیدایەت لە ئاخیرەکەی کەواتە معلوماتێکی زۆرت دەداتی لە مقەدیمەکەیدا لە کۆتاییەکەش بخۆ نەتیجەی وەردەگری کەواتە ئێستا کە تو تەجزیەکەی سەتا بیستی کتێبەکەت خوێندی تۆ بەڵام سەتا هەشتای مەفهومەکەت وەرگرت کاوە کەسە باسی دەکات سەتا بیستی کتێبەکەت ئەگەر خوێن بۆ بەڵام سەتا هەشتای مەفهومی کتێبەکەت ئێستا وەرگرت کە ئینسانەکە تۆ چەند دەچوو کە مقەدیمە لەگەر نەتیجە و خاتیمە عیبارەتە لە ناوەڕۆژی ئایا ئەو کەسە دەوێت چی بکە لە وەلای دەرێت چی بکە و لە پاشۆی گەیشتە چی کەواتە تۆ کڕۆکی مەسەلەکە لۆ دەدەینی لە پاشەوەی فەهرستەکە دەخوێنیەوە ئەو فەهرستە دەخوێن زانین باسی کردی ئینجا بڕۆ بە شێوەیەکی خێرا مەبەستمان خێرا خوێندنەوە تەنها ئەوە نییە کەسەکە تەمەشای وێنەی نووسینەکان بکە نه بزانی چونکە ئینسان لە تەمەنێکدا خێرای خوێنەوەش لە تەمەنێکدا لە بۆ تەمەنێک جودایە ئەنی کەسێکی 16 ساڵ و 15 ساڵ توانای خێرای خوێندنەوەی کتێبی لەوانەیە زۆر قرزبی بە شێوەیەک دەخوێنرێت بەڵام ئێستاکە کەسێک کە گەیشتە تەمەنی 40 ساڵیدا چەندەها کتێبی خوێندی تۆ دیراسەی کردیا کاتێک دی ئەو کتێبە دەخوێنتەوە لە هەمان بواردە هەندێک شت دەخوێنتەوە دەزانی ئەوە چی دەڵێ ئەو خوێندنەوەی کەوا دەوانەیە لە کتێبێکی 200 پەردە لەوانەیە بە 2 ساعات تەواو بکەن لۆ لەبەر ئەو معلوماتانەی زۆربەی زۆری لەناو مێشیسی لەناو خەزنە و یان ئەحادیسەکان کە دەخوێنە ئاەتەکان دەخوێنێتەوە چەندەها جار جێلێ بۆ ڕاستەخۆ تەنها مەفهومەکەی دەزانی ئەو کابرای مەبەستی چییە ئەو حەدیسەی لۆ بەکارین ئەو فەرمودینە شعرێش دەزانی ئەو شعرەی لۆ بەکارینە ناچی بخوێنتەوە تێدەگە مەبەستە کەسیە کەواتە خوێندنەوەی خێرا کە پێویستە لە بۆ کەسی پێشەن خۆی فێر بکە کە دەوراتی لەسەر کە بۆ ئەوی فێری ئەوەی بی کتێبێکی زۆر بخوێنەوە چەندی کتێبت زیاتر خوێندەوە بەخشینت زیاتر دەبێت چەندی کتێبت خوێندەوە کەواتە پێشەنگبوونەکەت پێشەنگینێکی خاوەن پەیام و خاوەن بەها دەبێت زۆری ئەو خەڵکانی ئێستاکە کە دەبینی هەرچەندە بەناوبانجی بوونە لەبەر ئەوەی کتێب ناخوێنەوە تەنها قسەی پووز دەکەن قسەی بێواتا دەکەن قسەی بێمانە دەکەن و ئەو قسە بێمانانە کە بوویتە هۆی خەڵک کە بە دەوریان خرب بێتەوە ئەوانە پێشەک نینە ئەوانە تەنها بەناوبانگ بوونێکە بەناوبانگبوونێکی بەهەڵا بەناوبوونێک لەسەر ئەساسی پووزدا بەڵام کەسی پێشەنگ کە دەخوێنێتەوە دەزانی چی دەڵێ دەزانی بەرەو چێ دەچی ئەگەر بێت و تۆ پێشەنجی دوو کەسبی بەڵام ئەو دوو گەست ڕاستەی ڕێکرد کە تۆیان بە قودوەی خۆزانی چاکتر لەوەی ملیاری خەڵک بە دوای تۆ بکەوی بەڵام ئەو دواکەوتنێکی کوێرانەبی تۆ نازانی ئەو 200 ملیۆن کەسی بەرەو چێ بێ بۆ داواکاری لە خوای پەروەردگار کە بۆمان کاتە کەسانێک کە هەم شوێن کەوتوی کەسانی دروست بکەین هەم ببینە شێ کەوتوی بۆ کەسانێک کە ئەگەر بێت و کەمیش بن بەیانگەینە ئامانجێکی چاک و ئامانجێکی پاک لە کۆتاییدا داوام لە خوای پەروەردگار لێمان خۆش بێ وصلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين
لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.